ئەچمە لای پرسیارەکەی مامۆستا دەشنێ. دەڵێ مامۆستا بۆ چوونتان چێ لەسەر بابەتی دامەزراندن؟ ماوە یەک پێش ئێستا دکتۆر زانیار فایق بابەتێکی بڵاو کردەوە، باسی لەوە ئەکرد نەبوونی مامۆستایان بە شێوەی تەعین خزمەتێکی باش بە بواری پەروەردە دەکات. هەروەها باسییان لەوەش کردبوو کە بوونی مامۆستایان بە شێوەی گرێبە زۆر باشتر و هانی مامۆستایان دەدات بۆ ئەوی بەردەوام بن لەسەر نوێکردنەوەی عیلمەکەیان، نەوەک مامۆستایەک تەعین بێت و چیدی خەمینە بێت هەر بە زانستە کۆنەکەی 10 ساڵ پێش ئێستەوە وانە بڵێتەوە. وایە ینی ئێستا ئەمە تەوان نازانم مامۆستاکە بزە چۆنی وتۆ چی وتۆ ئەمانە، ینی ئەتەوە قسەی و قسە هەڵ ئەگرێت. من ئێستا من دەتوانم بۆ نمونە ئەگەر ڕخنەیەک لە بۆ چوونە بگرم، ئەمە ئەو پێشگریمانەیەی هەیە کە دەڵێ ئەلاساس لە کوردستاندا تەنها ئەو مامۆستایانە قسەیان دەڕوا و باشن و وەزعیان باشە کە عیلمیان زۆرە. بۆیە بۆ ئەوەی مامۆستایان عیلمیان زۆر بێت، ئەی تۆ هانی مامۆستایانە دەی عیلمیان زۆر بێت. بۆیە ئەگە تەعینیان نەکەی بۆ خۆی عیلمیان زۆرە بێگە عیلمیان زۆر بێتتر بۆ خۆی هەم خۆیان باشە بن هەم دنیاش باشە بێت. ئەنی ئێمە کێشە کە ئەنەما کێشەی مامۆستایان ئەوەی کە عیلمیان نییە، نەک سیستەمەکە خۆی خراپە یا شێوەی پەروەردەکردنەکەیان خراپ. بۆیە ئەوە ینی ڕخنەیەکە لەو مەسەلەی دامەزراندن و مەسەلەی ئەوانە تۆ بێ بزانی بۆچی دائەمەزرەی مەسەلەی دامەزراندنی هەمیشەیی گرێبەس چ مانایەکی هەیە لەسەر چ بنەمایەکە تۆ بۆ من ئەگە خەڵکەکە دابڕی بێ مامۆستایان لەبەر سات بکوژی مامۆستا تەعین نەکەی تەبعاً مەجبور بە مەجبوری ئەڵێ کۆرە بە گرێبەستیش بێت ڕازیم بەس نەمرم لە برسا بەس بتوانم ئیشێ بکەم بەس ژیانم دابین بکرێت. یعنی ئەگەر ئاوا بێ بەخوا ئاڵتونی لەسەر مامۆستایانە تەوزیعەکەی هەر نەعەدالەتیە. ینی ئەوە قسەکە کەوێتەوە سەر قسەیەوەی کە بنەماکانی چین تا چەند ڕازی بوونە. خۆ بە شێوەیە لە شێوەکان بەندە و بەندایەتی ینی کۆیلەیی خەڵکێکی زۆر هەبوو خۆی فرۆشتووە بەس بتوانێت ئیشکە، خۆی فرۆشتو بتوانێت ئیشکە، خۆی ڕازی بووە. ئایا گرێبەست و تەنانەت دامەزراندن چۆن وا بکەین نەبێتە کۆیلەی لە مەجبوریان نەبێت، چکە مەجبوری شتێکە بەدڵ و بەگیان شتێکی دیکێ. دەستان خۆش بێت. بەرحاڵ دەستان خۆش بە مامۆستایان. بۆ هەفتەی داهاتوو ئینشەڵا باسی بەدیل ئەەکەین بۆی ئەوە بسەلمێنین کە ئەم قسانە دەیکەین لەسەر پرۆسی و سیستەمی پەروەردی لە کوردستان ڕەشبینی نیە بەڵکو تەشخیصی نەخۆشیەکەیە، دیارکردنی نەخۆشیەکەیە. دکتۆر ئەگەر بیەوێت نەخۆشیێک چارەسەر بکات پێش هەموو شتە بزانێ نەخۆشیەکە چییە. زۆر گرنگە ئێمە بزانین نەخۆشیەکە چییە بۆی بتوانین چارەسەری بکەین. دەستان خۆش بێت. مامۆستا ظاهر دەڵێ دەست خۆش دەکەم من ماستەرنامەکەم ئەنجامی باشتیدا پێشڕاستی زانەکەی ئەنجام دەکات. دەست خۆش بێ ئەخوا پێم خۆشە. مامۆستا ناهیدە دەڵێ پرسیار لە پەروەردەناسی نرخەندیا گشتاندن و ستاندارد کاری پێ ناکرێت بەدیل چی ئەبێ؟ ئیشەڵا ئەوە باسی ئەەکەین لە کتێبەکە شەیە ئەگەر مامۆستایان حەزەکەن توان پێشتر بخوێنەوە، بەڵام بەدیلی هەیە ئەوە گرنگە. سڵاوتان لەبێ دکتۆر گیان دەستان خۆش بێ. سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ هەموو ئامادەوانی بەڕێز. من حەزم کرد چەند زانیارێک بخەمە ڕوو لە ڕاستیە من ئێستا خوێندکاری ماستەرم وە بابەتەکەم لەسەر پاڵنەرە کۆمەڵایەتەکانی هەڵبژاردننی پسپۆڕی زانستیە. جەنابی دکتۆر ئاگادارە جارێک پەیوەندیەکمان هەبوو بەیەکەوە هەندێک دەرئەنجام بۆ کۆی کە جەنابت ئاماژەت پێکرد. بۆ نمونە من لە توێژینەوەکەمە گەیشتومەتە کۆمەڵێک دەرئەنجام کە تەواو پشتڕاستی ئەم بابەتەیە کاتەوە. زۆرینەی ئەو خوێندکارانەی کە لە 12 ئامادەی تەواو ئەکەن و پسپۆڕی هەڵەبژێن لە زانکۆ پەیمانگا، زۆرینیان لە ئەنجامی ئەو توێژینەوەی منە گەیشتنەوەی کە هەوڵی بەدەستێنانی سەرمایی ئابووری ئەدەن. لە کاتێکە ئێمە زان خوێندن سەرمایی ئابووری زانستی و کۆمەڵاتی بەدەستێن، سەرمایی ئابووری پلەیەکە لە ڕاستیە. هۆکارەکەشی زاڵبوونی ئەوەیە کە ئێساڵێ ئەوتێ بازار زاڵە و مەوسی سەرمایەداری ئابووری چوەتە قۆناغێکی گەورە. کۆمەڵەشتی تر هەبوو یعنی ڕاستیە هەر جەناب و ئاماژە پێکرد. لە کوردستانە گرنگیدان بە بەشەکان لەسەر بنەمای ئەوەیە چەندێک ئەتوانێک لە ڕووی مادیوە سوود بگێ، یعنی سەرمایە بەدەست بێنێ.
تەنان لەناو خوێندکارەکانە قسەیەگەی ئێستا ئەوترێت حرمەتم ئەگەر یەکێک بەڕێزێک لەو پسپۆڕیانە هەبێ ئەڵێ خوێندکار لەبەرەوە حەز ئەکات کولی طب هەڵبژێرێ لەبەرەوەی طب خاوەنی دوو پوەکەیە پارە و پۆز پارە بەمانای سەرمایە ئابووری پۆزش بەمانای سەرمایە کۆمەڵایەتی ڕاستیە ئەمە جگەلەوەی کە ئێستا لە وڵاتیە بەعنی بۆ نمونە گرنگیدان بم بەشانە وڵاتێکی وەکو کوردستان کە ئەسڵ وایە کوشت و کاڵتیایە سەرچاوەیەکی سەرەکی بێ و بتوانین ئێمە لەسەر ئەم بنەمانی باسی خۆماڵی بوونی سیستمی پەروەردە بکەین کەچی ئەو بەشە زۆر ئیهمال کراوە خەڵکی گرنگی ئەدا بۆ بەشەکانی کە بۆنە لە سەردەمێکا بووە خوێندکاری و ینی گرنگیان زۆر بە هەندەسە داوە لە بۆی زەمانێکە بووە مەوزۆی ئیعمار و کار و کەسابەتی ئابووری لە وڵاتە لە هەندەسە بوو ئێستا کە ئەو شتە نەماوە ئەبینین خەڵک لای بایاوەتەوە بەلای بەشە پزیشکیەکانە یعنی کۆمەڵە شتی تر هەیە لە کوردستانە هەمویان ئەبینین من ماستەرنامەکەم لەسەر ئەو بابەتەیە لە ڕاستی هێشتا مناقەشەم نەکردووە و تام لە ئێنکردنیە ڕاستیە کۆمەڵێک شتی زۆرم دەستکەوتووە و بۆ شتی باست کرد ینی تیۆری پێر بۆردیۆ لەسەر بابەتە زۆر ڕاکە جارێکی تر دەسەڵاتەیە هابیتۆسەکانی خۆی جارێکی تر کۆپی پیس کاتەوە جاری وای ئەو هابیتۆسە لە خێزانەکەیە من ئەمێ مناڵەکەم وەکو خۆم وابێت ڕاست دەست خۆش بۆ سپاس دەکەم و دەست خۆشی لێکە بەڕاستیان من بەتەواوی متابعەیەم بابەتانەی تۆکەم ئینشاءڵڵا پەیوەندیشمانە بێ لە ئاین ئیشەڵڵا قوربان طبعاً مەسەلەی ئەوەی پێبردۆ زۆر گرنگە مەسەلەی پەراوێز سنتەر و مەسەلەی دووبار ینی بۆ نمونە یەکێک لەو ئیدعایانەی کە سیستەمی مۆدێرنی پەروەردە دەیکە ئەوەیە کە تۆ ئازادت دەکات لەوەی ژیان و ئاراستەی ژیانی خۆت دیارکەیت کەچی وا ناکات ئیدعای ئەوە کا بەس ناکاتە ڕاست هەر ئەوەت پێ ئەڵێ کە دامەزراوە ینی بە شێوەیەکی گشتی سیستەمی ڕەسمی وانەوەی ئێستا وەکوونەوەی پێشتر پەروەردە ئەکا نەوەی ئێستا وەکوونەوەی پێشتر پەروەردەکە زۆر نایگۆڕێ ینی دەڵێت چی دەڵێ هەر نەوەیەک و تەبیعەتی خۆی هەیە وانە کە چی سیستەمی ڕەسمیەکە سەیری بکەیت بە زۆر نەبێ بە زەختی سیاسی و بە کۆمەڵێ شت نەبێ سیستەمەکە حەزەکە هەر شتەکان دووبارەکاتەوە ینی ئیمامی عەلی وتەیەکی هەیە کە ینی قسەیەکە جوانە جا نازانم لە ستاسدانەوە نییە بەس دەڵێ مناڵانتان وەکو خۆتان پەروەردە مەکەن لەبەرەوەی ئەوان بۆ دنیایەکی تر خەڵقی کراون جیا لە دنیاگەی ئێوە ینی حساب کە دەی بەس سیستەمی ئێمە ئەی بۆ نمونە ئەوانەی کە منهەجەکە دیارەکە ناڵێن وەڵا بە ئەو شتانە بخوێنەکە ئێمە نایزانین نەمان خوێندوو هەروانە دووبارە ئەکەنەوە کە خۆیان دەیزان و پێشتر خوێنراوە شتی نوێ نایەتە گۆڕی شتەکان زۆر دەستکاری ناکرێت چونکە دەڵێ تاقی کراوەتەوە و وا بۆ ئێمە لەسەری پەروەردە بووین و بۆیە هەموو کەسێک ژەبێ لەسەر هەمان شت پەروەردە ببێت بۆیە ئەوەی پێبردۆ باسیەکە گرنگە مەسەلەی ئەوەی کە سیستەمی پەروەردەیی ڕاست ناکە هی مۆدێرن ڕاست ناکە کە دەڵێت پەروەردەینەوەی هەرنەوەیەک و بۆ شێوەیە پەروەردە دەکات کە پێویستێتی نەخێر ڕاست ناکە بۆیە گرنگە ئەو لایەنە ینی بە هەند وەربگرێت دەست خۆری بە مامۆستا سڵاوتان لێبێ دەستان خۆش دەستی کاکتۆری خۆش بۆ بابەتانە من دەمەوێت سەرنجێک بخەمە ڕوو لەسەر ئەو بابەتانی کە بەشێ گشتی هەرچەندە لە کۆی سیمینارەکان لە هەمووی ئاگام لێ نەبە بەس ئەوەندەی کە لە یوتیوب و لەوەش لەو سیمینارانی زومیش دیقەتمدا ئەوەی کاکتۆر باسی دەکا حدێکی زۆر دەتوانم بڵێم ئەوانەی کە درکیان هەیە بەو سیستەمەی پەروەردەی کە لە کوردستانە هەیە هاوڕان لەگەڵ هەموو ئەو تێبینیانەی کە کاکتۆر باسی کرد هەرچەندە من نازانم ئەوانەی باسی کردن بەپی توێژینەوەیە لێکۆڵینەوە یاخۆتەر بە میتۆدی تێڕامانە چونکە ئەگەر بەپێی میتۆدی تێڕامان بێ وەکوتم هەموو ئەو کەسانەی کە لە سلکی پەروەرداییش دەکەن و یا توانڵێ ئیشیان کردووە هەر بە تێڕامان لە سیستەمەکە و لە دەرەنجامەکانی ئەم واقعانیان بۆ دەرکەوتووە کە سیستەمی سیاسی پەروەردە ئاراستەکە ئاراستەکردنێکیش دەتوانین بڵێ بە ئامانجی چەقبەستن و پەروەردەکردنی بە شێوەیەکی وا کە لە بەرژەوەندی سیستەمە سیاسەکە و یاخود دەتوان ئەگەر ڕوونتر بڵێ جۆرێک لە جۆرەکان بۆ نەخوێندەوارکردن و
والێکردنی کۆمەڵگەکە ناتێگەشتی بۆی چینە سیاسەکە بەرژۆندەکانی خۆی لەو ڕێەوە زیاتر وەدەست بکات. چارەسەر چییە؟ کێشەیەمەوە زۆر جار نەزانین زۆر جار ڕەحەتی بۆ ئینسانێنێ وەکو دەڵێ ئاسوودەی بۆ ئینسانێنێ. هەموو ئەو کەسانی کە درک بە مەترسیەکان و بە خەتەرەکان و بە ناڕێکی لەو سیستەمەکەن زیاتر ئازارە چ کەچی شیان لەدەست نایە، هیچیان بۆ ناکرێت. کە دەڵێم هیچ ناکری ینی ئەوانەی کە هەوڵی شەدەن نەتیجەیەکی زۆر کەمیان دەستکەوێ. دوجار کۆمەڵێک کەسیش دەتوانین بڵێن ئەسنە ناو سیستەمە سیاسیەکەەوە لەگەری سیستەم پەروەردەکە. بەڕای دکتۆر چارەسەر چی ینی چی هەر زانین و درک پێکردن و پەردەلادان لەسەر ئەم حقیقەتە تاڵانە چارەسەرەکە یاخود شتێکی تری پێک دکتۆر دووبارە دەستخۆش لێ دەکەم. دەستخۆش مامۆستا. تەمان ئینشەڵا هەفتەی داهاتوو باسی پەروەردەناسی ڕخنەیی ئەەکەین وەکو بەدیل و پاش ئەوەش بە تایبەتی باسی ئەوە ئەەکەین کە بۆ نمونە بۆ مامۆستا یعنی چی ئەم شتانە بۆ کولیەکانی پەروەردە کۆلێژە پەروەردەیەکان کە مامۆستا لێی تەخەڕوج ئەکاتیان چیە بۆ هەر بەرنامەیە کە مامۆستا فێر ئەکات و شەهادەی ئەداتیەوەی کاتە مامۆستا و بۆ مەسەلەی بڕیار و سیاسەتی پەروەردەیی پەروەردەناسی ڕخنەی چی پێیە باسی ئەوەکەین بە گشتی. بەڵام بۆ نمونە گرنگ ئەوەیە کە ئێمە چی بە چارەسەر ئەزانین ئەنجا چۆن چارەسەرەکە ئەناسینەوە. خۆ دەکرێت ئێمە بۆ نمونە شتێک چارەسەرکەین بەس لەبەرەوەی نایناسین وازانین چارەسەرمان نەکردووە. لەبەرەوەی بۆ نمونە دوور نەڕۆین گریمان با بڵێن من سیارە لێخڕم پێم وایە کێشەی فلانی هەیە ئەچم بۆ لای وەستا چاکێکم بەکەچی هەر وازدام کێشەی هەیە دوای دەرەچی کوتمە زەمە کێشەکە چارەسەر بۆ بەس من نەمزانیوە چارەسەر بوو. هەشتێکی لەو بابەتانە ینی تۆ ئەبێ بزانین چارەسەر بناسینەوە چارەسەر چییە و ئایا ئەگەر چارەسەرمان بینی بەڕاستی ئەیناسینەوە دەکرێت هەندێک جارێک چارەسەرەکە کراوە کە چی چووکە نایناسینە چی تێکێ دەینەوە بۆ نمونە بۆ ئێم مەسەلەکە مەسەلەی ناسینی کێشە گرنگە بەشێکی توێژینەوە بەشێکی تێڕامان و بیر لێکردنەوە بەشێکی گوێگرتنە بۆ خەڵکی تر وانە بەشێکی ئەزمموی خۆمانە ئەمە ناسینی کێشەکانە بەشێکیشی ناسینی چارەسەر پێشکەشنی چارەسەر بەشێکی ئەوەیە کە بۆ نمونە زوو بێزار نەبین دەکرێت چارەسەر بە دوای 10 ساڵ شتێکی هەست پێ بکەین. ئێمە وابزانین ساڵی یەکەم یەکسەر نەتیجەکەی دیار بێ و دنیا ببێتە شامی شەریف ئەوە ینی وامان لێ ئەکات کە لە ساڵ یەکەم واز بێنین وامان لێ کات کە نەهێڵین شتەکە وەکو بە تەواوی ماستەکە بمەیەت وەکو بڵێ شتەکە بە تەواوی شکل بگرێت یەکسەر پەشیمانە بینەوە لێ. بۆیە بابەتی چارەسەر و پێشکەشکردنی چارەسەر و چاکسازی ئەمانە پرۆسەیەکی فراوان و تێک هەڵکێشراوە با بڵین. بەڵام ئینشەڵا باسی چارەسەر ئەەکەین. بەشێکی چارەسەرەکەەوە یەکەم پێشم شتێ بەخەبەر بین وانێ بەشێکی چارەسەر زانینی کێشەکەیە ئەوە بەشێکی چارەسەرە. ئینسان کە زانی کێشەیەک هەیە لە خۆی بە دوای چارەسەرە ئەگەڕێت ئەگەر ئینسان خەوتو بێ هیچ پێ ناکرێت بەس کە خەبەری بوویەوە جارێک هەر خەبەر بوونەوەکو خۆی سەرەتای چارەسەرەکەیە. بۆیە جا بەشێکیشی مامۆستا بۆ نمونە دەکرێم ئەوەیان دەکرێم من لای من لە پۆلەکەی خۆمان شتێک دەکەم بەس بۆ جەنابەت لە پۆل و لە دەرفەت و بواری خۆتدا شتێکی تر دەکەی من حەز دەکەم بۆ بزانم جەنابەت چی دەکەیت وانە ئەوەی تۆش ئەبێتە بەشێکی چارەسەرەکە ئەوەی مامۆستایەکیش ئەبێتە بەشێکی چارەسەرەکە. ئێمە لەم دەورانە مامۆستا هەبوو باسی ئەوەی کردووە لە قوتابخانەکەی خۆیان وایان کردووە کە ئەوە ئەوێت نمونەی چارەسەرە. بۆیە چارەسەر پلاکێک نییە دایگرسین توی بکوژێنیتەوە شتێکی فراوانە و بۆیە زانینی نەخۆشیەکان و زانین و ناسینی چارەسەریش و تااقەتی چارەسەرکردنیش ئەوانە هەمووی پرۆسن و بەیەکەوە ئیشەکەن. دەست خۆش مامۆستا. مامۆستا زەهرە دەڵێ پێ دوایە دووبارە گەڕانەوەی بۆ مۆدیل و سیستەمی کۆن بە پێوەر و گرنگی سەردەمی نوێ دەکرێت بێتە دەرەچە ئاسا و ڕێگا چارەیەک. خۆ دەکرێت مامۆستا زەهرە بپرسم بۆچی جەنابەت ئەم پرسیارە دەکەی شتێکی تایبەتت لە خەیاڵەکە مەبەستە چییە لە سیستەمی کۆن پێوەر و ئەمانە مەبەست چییە ینی
چارەسەر دەکرێت چارەسەر بێت ینی کۆن و تازە زۆر جار هەیە نازانێت جارە کۆن و تازە مەرج نییە نیشانەی چاکی و خراپی بێت ینی چاک و خراپ شتێکە کۆن و تازە شتێکی ترە دوو ینی مەرج نییە کۆن یەکسان بێ بە خراپ نوێ یەکسان بێ بە چاک یان کۆن یەکسان بێ بە چاک نوێ یەکسان بێ بە خراپ داین دوشتی جیاوازن بەڵام ئەگەر شتێکت لە خەیاڵە بۆ دەکرێت پرسیارەکەەوەی بڵێ مامۆستا کاتی خۆی وا دەکرات تو پێ دوایە ئەمە ئێسش بکرێ باشە ینی شتێکی تایبەت ئەگەر هەبێتەوە چ ئینسان بتوانێت باشتر وەڵام بداتەوە دەستخۆش بە ماسە زەهرا مامۆستا دەشنێ دەڵێ زانین لێرەدا ڕەشببینی بەخش نییە من لێرە بە دواوە بێوەری متمان زیاترم بۆ دروست بووە تاوەکو کوێرانە شوێنی منهەج نەکەوم و خۆ حکوومەت کامێرەش حکوومەت کامێرەی شارەوەی نییەوەکو تاکتوانێ بزەوت مامۆستا دەست خۆش بەخوا پێم خۆشە ئەو قسەیە ئێمە زۆرجار پێمان وایە حکوومەت کامێری شاراوەی هەیە ینی وامان لێ هاتووە خۆمان سانسۆری خۆمان ئەکەین ینی دەسەڵاتی و ئەوەندە دەسەڵات ئەدەینە حکوومەت خەریکە لێمان بۆتە ئەوە ینی لێمان بۆتە شێر ینی وامان کردووە حکوومەت خۆی بەشت بزانێ ئەوەندە وتمانە شتی تۆشتی بەڵام من هیچ ناکەم هەتا منهەجەکەوانە بێ ئاخر ناکرێەوە خەچی چی وامان لێ هاتووە خەریکین بەدزیشەوە شتە باشەکەش ناکەین چاوەڕێەکەین ڕێنماییمان بۆ دەربێ بۆیە ئەوە دەکرێت ئەوە بەشێکی چارەسەر بێ من نازانم بۆ مامۆستا دەشنێت لە دەرسەکەی خۆی چی ئەکات بەڵام تۆ کە جەنابەت بە هۆشیارەوە پێت وایە لادان لە منهەج چارەسەرە تەواو من کێم بە تۆ بڵم نەخێوانیە بە تایبەتی من کە باسی پەرۆناسی ڕخنەی یەکەم بە هیچ شێوە یەکواناڵێ لەبەرەوە دەست خۆش بێ ئەوە شتێکی باشە بەڵێ دەکرێت ینی چارەسەر یەکدانە و دوودانە نییە شێوەی جیاوازی هەیە بەڵام یەکشت ئەزانم پێی ڕەوکردنی منهەج بە شێوەیەکی کتومت چارەسەری کێشەکە ناکات نەیکردووە لەوەتەی لە عێراق دەوڵەتی عێراق هەیە لەوەتەی هەرێمی کوردستان علاساس حکوومەتی خۆی هەیە سلمێنراوە ئێتە خۆ 30 ساڵە با بچین بزانین ئەو مامۆستایانەی کە بەموو لە ڕێنمایی لایەن نەداوە دڵیان خۆشترە و قوتابخانەکانیان باشترە و دەرسەکانیان باشترە و زیاتر خەڵکیان پێگەیاندووە ئەگەر وایە کاکە ئێمە ئەڵێن باشە تەسلیمی ڕاستی ئەبین بەڵام من خۆم خەڵکە ناسم کە هەتا خۆی بە ڕێنماییەکانەوە بەست بێتەوە زیاتر کەسێتی خۆی لە دەستداوە زیاتر پێویستی بەوە بووە کە نەخوێنێتەوە پێویستی بەوە بووە کە گوێ بۆ کەس نەگری پێویستی بەوە بووە کە کوێرانە ڕێنمایی جێبەجێ بکە پێویستی بەوە بۆ مناڵەکانی فەقیر بن دەوڵەمەند بن دڵخۆش بن دڵناخۆش بن ئەو هەر ڕێنمایی جێبەجێ بکە ڕێنماییەکە باسی مەریخ ئەکا ئەو باسی ئەو لە خانووی لە مەکتەبی لە قوڕ دروستکراو کە مەرج نییە لە قوڕ دروستکراو یعنی خراپ بەڵام لە مەکتەبێکە کە ڕنگدانەوەی ئەو ڕێنماییانە ڕێنمایی جێبەجێ کردووە ینی منطق و لۆجیک ئەڵێت کە کوێرانە جێبەجێکردنی ڕێنمایی وەکو خۆی سوودی نییە بەڵکو زیانی هەیە ئیتر ئەگەر کەسێکیش ئارگومنتێکی تری هەبێ ئەویش ئاساییەوە ئەکرێت یان دەست خۆش بە مامۆستا دەشن مامۆستا ئاسۆ دەڵێ دکتۆر خەڵکم لەگەڵدای هەندە شارەزانی دەکات کتومت ڕێنماکە جێبەجێ دەکات بەخوا حیفە وا بزانین ڕێنمایی مامۆستا ئاسۆ بەڕاستی ینی ئەنجامی هەیە ئیشەکەی ئەوان بە شێوەی چاک بەپێی لۆجیکی پەروەردەیی بەپێی فکری پەروەردەیی مامۆستا ئاسۆ دەڵێ نەخێر ئێوە مامۆستا ئاسۆ نمونەی لای مامۆستا ئاسۆ پرسیارێکی تر دڵیان خۆشە یعنی ئەو مامۆستایان هیچ خەم و کێشیان نییە مامۆستای بەڕاستی مامۆستای چاکن دڵیان خۆشە پێیان وایە کە ینی هەست بە فەخر ئەکەن هەست ئەکەن کە ئاسوودەییەکیان هەیە ئەو مامۆستایانی کە جەنابەت دەڵێ کتومت ڕێنمایی جێبەجێکن من لای خۆمەوە جوای بکەم لە خەیاڵە بەڵام نازانم بڵێ مامۆستا وەڵامەکەی مامۆستا چی ئایدی کارتۆر من وەڵامەکەم لە خۆیان بەختەوەرن لە ویشەیەکە من لە بۆی ئەو قسانم کە چکە من خۆم لەو شوێنە پابەندی ڕێنمایم کە ئەزانم سوودی هەیە حتا جار وایە سەرۆکی زانکۆ بۆ نەشتێکی داوا کردووە من تاعین نییە بە مەحاضر دەرسم مرۆتەوە و جاروا سەرۆکی زانکۆ داوای شتێکی کردووە کە ناقانونی و ناڕێکی بۆ زانیم و بۆ سیستەمی پەروەردە و بۆ تەڵەبەکان زەرەری هێنم کردووە
مامۆسای تر هەبوو گوتێتی چۆر نایکەیت و جێت نابێتەوە مامۆسای تر هەبوو لە تەنیشما کە هەموو شتێکی کردووە ئەیوتی something eats me inside لەسەر قسەیتەوە کە تۆ ئەڵێ مرتاحن طبق الأسد ئەوەی ئەنوت ناچاری جێبەجێ کرد دوایی لە بەردەم منایی گوت something eats me inside شتێک لە ناخۆم خوا منیش وتم nothing eats me inside وتم هیچ شتێک ناخۆ نامخوا لە بەرەوەی من وەکو ئەوان ناکەم بەڵام ئەمەش قوربانی زۆری ئەوێ کێشەکە ئەوەیە ئەنی تۆ ئەبیتە قوربانی لە هەموو ڕوویەکەوە تۆ نامۆی ئەنی باشیەکە نامۆیە قورسەکە لەوەدایە بەڵام ئەو سیمینارانە ئەو گفتوگویانە کە ئەکرێن ئەوەی باشەکە هەرچەندە پێشتر نامۆژ بوو وردە وردە باشەکە هەرزەکرێتەوە هەرچەندە جێبەجێش نەکراوە بۆ من و تۆ گفتوگۆکەین لێرە ئەزانین کە ئەم شتە باشە کە ڕاستە ناکرێت بەڵام خراپەکەش دەزیشانەکەی بەس بێدەنگی لە خراپە لە مێنتاڵەتی ئینسانەکانە ماماکانە کەسێکی ڕۆشنبیری وا دەرەکەوێ پرسیار لە خۆ دروستگەی ئەڵی بەڕاستی دیارە ئەمە باشە بەس کاتێک کە جێبەجێش کرا کە گوتیان کاکە ئەمە باش نییە یعنی ئەم وا دەکا فکری ئینسانەکان بگۆڕێ کۆمەڵی مامۆستای تریش دێ بە جۆرێکی تر من لەگەڵ ڕۆشانی ئینسان 100% دژی شتێک بێ یا 100% وەریگرێ بەڵام تۆ ئەبێ کریتیکال تینکینگ دەبێ خۆی تۆ باسی ڕخنەیەک ئەبێ ئەم کەسە وەکو مەڵتیڤێرز وە تۆ ئەبێ کۆمەڵی بعد بخوێنیتەوە بزانی لەکوێ ئاسوودی هەیە ئەمەش ماندوو دەکا ئەبێ زۆر وردبین بی لە دەستنیشانکردنی کێشەکە و زۆر وردبین بی لە دانانی چارەسەرکەش من ئاخر قسەمەوەیە من هەمیشە زۆر جار قسەکەم ئەڵێم کارەسات دەوێت زۆر جارەیە قسەی فەیلسوفێکی غەرب دێنن کەسێ لە سۆشەل میدیاشە بڵاویە کاتەوە مهما کان ئەم قسەی بەقوت بێ بۆ کۆمەڵگەکەی ئەوان بەس مەرجی نییە بۆ فکر و کۆمەڵگەی ئێرە ئەم قسەی ڕاست بێ وە چارەسەرەکانی ژوایە تۆ ئەگەر بێ کۆمەڵ لە کتابی فەیلسوف و بیرمەن و پەروەردەناسانی غەرب بێ بخوێنینەوە بڵێن ها ئەمە چارەسەرەکەێتی ئەمە غەڵەتە چارەسەر معریفەی ئەو کۆمەلگایە ئەو سێتینگە ئەو تایم و لۆکیشن و سیتویشنە ئەبێ کەسانی ڕەخنەگر و کەسانی ینی بیریاری ئەم کۆمەلگەیە زۆر دڵسۆزانە وەکو دەڵێ ئۆبجێکتیڤلی نەک لایەنێکی سیاسی بە بەرژەوەندی خۆیان کەسانێکی تر بۆ بەرژەوەندی لایەنێکی تر ئەبێ ئۆبجێکتیڤلی ئەو چارەسەرانە بخرێنە ڕوو و ئەبێ معریفەکە هەڵێنجاوی ئەم کۆمەلگە و ئەم لۆک سێتینگە بێ ڕاست دەست خۆش بە مامۆستا دەست خۆش ڕاستە ینی مەسەلەی ئەوەی کە قورسیە و مەسەلەی ئەوەی کە هەستان هەست بە تەنێ ئەکاتۆ بێتە زەحیەوە بێتە قوربانی و ئەمانە ئەوە ئیتر خۆ بەشێکی یانی شتێکی سیر نییە ئەو شتانە یعنی ئەگەر ئینسان بیەوێ مرۆڤ بیەوێ دڕک بەدەستیدان نەچەقێ و ئازار نەخوا و ینی تووشی توزانم تووشی هیچ شتێک نەبێت ینی ئێمە لە فیزیا خوێندومانە هەموو جوڵەیەک هین لێخشانی هەیە فرکشن چی پێوترێ بەهین بە کوردی ینی ئەبێت هێزێک بەر هێزێکەکەی بۆی جوڵە دروست ببێت وانە هەر بە تەبیعەتی حاڵ ینی وەکو بڵێ تۆ ئەگەر بتەوێت نەبیتە قوربانی ئەگەر بتەوێت ئەزێت نەخۆی تۆ ئەگەر بتەوێت تووشی هیچ کێشەیەک نەبیتە وڵە بچی بخەوی باشترە ینی بخەوی و شتێکیش بکەی خەوی خۆش ببینی نەکا چونکە ئینسان جاری وایە ئەخەوێت خەوی ناخۆشیش ئەبینێت لەبەرەوە هەر خۆی ژیان وەکو بڵێ وەڵی هەناسە ئەدەم گیانم ئێشێ تەبعاً ینی گیانی بەشی هەناسەدان بەتەبیعەت حاڵ گیانێشەشی لەگەڵ دێت چکە زیینووی چکە دەجوڵەی تەنها مردوو عەلەقەل لە ڕووی جەستەییەوە گیانی نایێشێ ئەگینە هەموو کەسێک گیانی ئێشێ بۆ ئەوانە تەحسیل حاصلە ینی دەست خۆش بێ مامۆستا زەهرە بەڵێ مامۆستا زەهرا دەڵێ نمونە لەسەر مەسەلەی شتی کۆن دەدا دەڵێ بۆ نمونە لە سیستەمی کۆن بابەتی بیرکاری بە نمونە وەربگرین بەجێ قوتابی تێدەگەیان کەوا بیرچوونی زەحمەت بێت لە بیریەوە قوتابی دەگەیان باسی لایانی ترس و سیاست نا کە ڕوویەکی ترە زانستی ئەمڕۆ بگەیەنێت بە چێژ و میکانیزمی کۆن دەکرێت بۆ نمونە ئایا پۆلەکان با بڵێن منداڵی کۆن مامۆستا ئەمە نازانم یعنی چۆنە بەڵام منداڵی کۆن کاتێک کە ئەو شێوە فێرکردنەی پێدەدرا هەرەو کاتە ئێمە وڵاتمان لە ڕووی بیرکاریەوە پێشکەوتوتر بوو با بڵێن
ئاستی ماتماتیک و ئاستی علمی زانستی ماتماتیک لە وڵاتی ئێمە بەو شێوە کۆنە پێشکەوتوتر بوو ئێستا کە گۆڕاوە خراپ بووین بۆ نمونەوە قسەیەک ئەمە یەک دوو ئایا ئەو سیستەمە کە جەنابەت دەڵێ ئیشی ئەکرد و خەڵکی فێر ئەکرد منداڵان ئەو زەمانە چەند سەیری تەلەڤیزیۆنیان ئەکرد ئەی ئێستا چەند سەیرەکەن تەلەڤیزیۆنەکانی ئەو کاتە لە عەسرەوە تا ئەوەندە فترەی مناڵان هەبوو ئەی ئێستا بۆ نمونەکە ئایپاد هەیە و باین تا ئەوارە مۆبایلیان بەدەستەوە تەلەڤیزیۆن هەمیشە ئیش ئەکات ئایا ئەم سیستەمە کۆنە لەگەڵ ئەم فێربوونە دەخوایان نا ئایا سیستەمەکەی ئەو زەمانە بەکاردەهێنرا لەسەر چ بنەمایەک ئەو زەمانە بەکاردەهێنرا و ئایا ئەو بنەمایانە ئێستا هەنیان نین بۆیە تەنانەت کە باسی شێوازی کۆن و سیستەمی کۆن دەکەین کە کاتی خۆی باش بووە ئەگەر باش بوو بێت گریمان بەڵگەمان لە کاتی خۆی ئیشی کرۆ باش بووە ئایا ئەو کەش و هەوایە هی ئەم زەمانە ڕێدەدات کە هەمان ئەنجاممان هەبێت یان نا بۆیە بڕیاردان لە شتەکان ئاسان نییە وەکووتم کۆن و نوێ مەرج نییە مانای باش و خراپ بدات ئەبێت ئێعتیباری شتەکان بکەین کۆمەڵگەی ئێستا چۆنە مناڵی ئێستا مێشکی لەکوێ مناڵی ئێستا بەچیەوە مەشغوڵە مناڵی ئێستا مناڵی جاران ئەو سیستەمە با بڵێن بۆ ئیشی ئەکرد لە کۆڵان یاری ئەکرد ئێستا مناڵ لەوەشەی زۆر نەچێتە کۆڵان و هەر مۆبایل و ئایپادی بەدەستەوە بیانشتی لەو بابەتانە بێ شتانە هەمووی ببینرێ بۆیە من نازانم بەڕاستی نازانم چۆنە ئەکرێ لەگەڵ کۆمەڵێک منداڵ شێوە و تەکنیکێک بخوات لەگەڵ کۆمەڵێکی تر ساڵێکی تر شێوەیەکی تر بخوات ئەوانە بێ مامۆستا ینی ئەبێ ئەو بڕیارانە بەدەست مامۆستا بێ بەڕاستی ئەوەیە قسەکە لێرە من نازانم ئایا شێوەی کۆن ئیش دەکایە شێوەی نوێ بەڵام جەنابەت ئەگەر مامۆستای ماتماتیکی بی با بڵێن من دەسەڵاتدار بم و ئەو قەناعەت و بیرم هەبێت دەڵم مامۆستا زەهرە تۆ خۆت بڕیار بدە چی باشە و پێشم بڵێ بۆچی باشە گوێت بۆ گرم و قسەی تیاکەین بەڵام من شتێتت بە زۆر بەسەردا ناسب پێنم بڵم نەخێری ئیلا دەبێت شکلی شتی نوێ بڵیتەوە بە شێوەی نوێ بڵیتەوە ئەوە وەڵامی منە دەست خۆش بە مامۆستا مامۆستا ئاسۆ لەسەر مەسەلەی ئەوەی کە هەز بە قوربانی و ئەمانەکردن دیارە دەڵێ لە دنیای شێتانە تۆ خۆت بە ساغ بزانین تۆ شێتی نەوەکو ئەوان ئێمەش وەڵام نامەوە لە دنیای شێتانە مرۆڤ هەرە بێ ئەگەر ساغ بێ هەر ساغبی با خەڵک پێشت بڵێن شێتە ئێمەش وامانێتەوە ینی کێشەی خۆی هەیە تەبعەن تۆ لە ناو شێتانە ساغوی ئازارە خۆیت ینی بەردت تێگرن و سەر تەشکێنن و تۆش ناشکرێت تۆش خۆشێتکەی بەڵامی تر ئەش بێت نەکوژرێت و بژیت ینی ئەوەش بەشێکە گلەی ناکرێ ئەگەر مامۆستایەک یا کەسێک لە دنیای شێتانە بازێت تەسەڕفاتی شێتانەی کرد ئەگەر زانی ئەگەر وانەکە ئەکوژرێت ئێمەسەکەم لەوەیە باسەکە باسی ئەوە نییە کە ئێمە بڵین نەخێر ئیلا هەرە بێ دنیا بگۆڕین ئەمانە نەخێر واقع ئەبێ واقعیش بخوێنینەوە ینی بەڵێ مامۆسا دەڵێ حەزم کرد کۆمەڵی فکرە و بەڵگەی کێشە و بڕێک ڕێچکەی هەنگاونان بۆ چارەسەر بخەمڕۆدا بەڵێ ڕاستە دەست خۆش مامۆستا زۆر باشە دەستان خۆش بێت ئینشەڵا لە هەفتەی داهاتوو باسی پەروەردەیی ئێمە باسمان کردووە بە درێژایی کۆرسەکە بەس وەکوتم ئەم یەک دوو هەفتەیە کە ماوە وەکو پێداچوونەوە وایە و باسی مەسەلەی پرۆژەیە بۆی کە تۆ چۆن پرۆژە ئەەکەیت ناسینی ئەوەی ئەمڕۆ باسمان کرد ناسینی واقعەکە گرنگە بۆی بتوانانی هەنگاو بنیت بەڵێ مامۆستا دەڵێ هۆکاری فێبوونی خەڵکی لە پێشودا هۆکارەکەی باشی سیستەمەکە نەبوو کۆمەڵی هۆکاری تر هەن ئێستا تەرکیزی خوێنکار پەرش بڵاو بووە بەهۆی کۆمەڵی هۆکار ئەبێت چارەسەر بە هۆکارەکانی پەشوڵاوی تەرکیز هۆنبوونی ئامانج بەڵێ ینی یەکێک لە شتەکان ئەوەیە ڕاستە من لەوەی کۆنفرانسەکەی دوێنێ باسی مەسەلەی خوێنەواری میدیایی ڕەخنەئیم کرد بەوەی کە ئێمە ئەبێ پێناسەی خوێندەواری بگۆڕین نەک دانیشین جاران چۆن خەڵک خوێنەوار کراوە ئێستش بگەڕێنەوە بۆ نمونەیەکی لە شتەکان ئەوەیە پێویستمان بۆ یەکەم کە دنیای ئەم زەمانە ئەوەیە کە تۆ وابزانی وڵا خەڵک بەس لە کتێبەوە فێر ئەبێت بۆیە فێری کتێب خوێندنەوەی بکەیت ئەی فێری سیرکردنی فیلمی بکەیت ئەبێ فێری ئەوەی بکەیت کە یوتیوب چییە ڤیدیۆ یوتیوب چییە بۆ وایە بۆ فەیسبوک چییە تیکتۆک چییە چ جۆرە کاریگەریەکی هەیە چ جۆرە پەیامێک بڵاوەکاتەوە شتی کورت چ
چ جیاوازیەکی هەیە لە شتی درێژ بۆ نمونە خوێندنەوەی کتێب چ جۆرە فەرهەنگێک دروستەکە سەیرکردنی فیلم لەسەر هەمان کتێب دروست کراوە بۆ نمونە من ئێستا یەکێک لەو فیلمانەی کە ژمارەیەکە لە لام وەکو بڵێ جۆرێک لە هینم هەیە مەسەلەی Lord of the Rings ئەو سێ فیلمە و سێ فیلمی پێشتریش کە کراوە من خۆم کتێبەکانم خوێندوونەتەوە کە لە ساڵی 40-50 نووسراوە فیلمەکەشم دیوە چەند جارێک دیومە کتێبەکەشم خوێندوتەوە کەچی ئێستا جارێکێتم کتێبەکە ئەخوێنمەوە خۆ فیلمەکە لەسەر بنەمای کتێبەکە نووسراوە هەندێک جیاوازی هەیە هەندێک شتی کوت کراوەتەوە بەڵام خوێندنەوەی کتێبەکە جۆرێک ئحساسم کەش و هەوام ئەداتێ سەیکردنی فیلمەکە جۆرێکی ترم ئەداتێ تێگەیشتن لەوەی کە تۆ کۆمەڵگەیەک کتێب بخوێنێتەوە چ جۆرە کۆمەڵگەیەک چ جۆرە تەبیعەتێک دروست ئەکات کۆمەڵگەیەک کە سەیری فیلم بکات چ جۆرە تەبیعەتێک دروست ئەکات مەرجی هەمیشە باش و خراپی بڵێ وڵا کتێب خوێنەوە باشترە لە سەیکردنی فیلم نا وانە ینی دەکرێت ئەوەی بەس شێوەی جیاوازەدا خوێنەواربوون لە شتی دیکەش گرنگە بۆیە مەسەلەی کۆن و نوێ کۆمەڵە پێوەەر هەن لەسەر ئەو پێوەرانە بڕیار ئەدرێت کە چی بکرێ و باش و خراپ دیارەکردن مامۆستاکەتم دەڵێ من کەم و کورتی وانەکەی خۆم چاک کرد وتیان بمان دەرێ ئەیبین بۆ هەولێر بەڵام نیان هێشت لە قوتابخانەی خۆم پەیڕەوی بکەم ڕاستەکەی بەڵام باشت کردووە کە جەنابەت ئیشت کردەوە هەر ئیشی لەسەر بکە زەرەر ئەوانی تر زەرەرەکە ئێمە زەرەر ئەەکەین کە جەنابەت بۆ نمونە نمونەیەکی باشت لای خۆت کردو ئێمە پێی شارەزانە بین و نەیخوێنینەوە ئاگاداری نەبین شتێک بکەین ڕۆژە لە ڕۆژان ببێتە نمونە ببێتە مۆدیل ینی دووریش نەڕۆین دوور نەڕۆین من ئێستا کەناڵی یوتیوبی خۆمم داناوە ئەوە دەرفەتێکە کە من ئەگەر لە سیستەمەکە من نەکەنە نمونە یان ئەزمونونەکانی من نەبێتە نمونە کەناڵی خۆم داناوە پەرش و بڵاو یەکەمەوە لێ ئەمێنێتەوە و ئەکرێ خەڵک ئیسپادەی لێ بکات و سوودی خۆی لێ وەرگێت جایتر غەزبەن لەسەر سیستەمەکە گەر سیستەمەکەش قبول نای دنیاکە وای لێ هاتووە کە دەبێت کەناڵی دیکە بدۆزینەوە کە نمونونەکانی خۆمان لەگەڵ یەکدیدا بەش بکەین ئەم کۆرسە بۆ نمونە ئەم کۆرسە یەکێکە لەو شتانەی کە ئێمە وەتانەیە ئاڵوگۆڕی بۆچوون و تێگەیشتن ئاڵوگۆڕەکەین یان تێگەشتنی خۆمان مامۆستا بەداخۆ ماتماتیک نیم قسەکە دروستە بەڵام ئێمە نابێت پەروەردەی دایک و باوک لە بیر بکەین کە سەرەکترینە بەداخەوە کەوا دەڵێم ئیهمالی و ناپەروەردەی خودی تەمبەڵی نەوەی ئێستان دایک و باوک پەروەردە ئەکەن باسمان کردو لە وانەی دیکە دایک و باوک گرنگە مەسەلەی پەروەردە بەس بەڕاستی دایک و باوک شەهادە نادات پەروەردەی دایک و باوک نییە وا ئەکات تۆ تەعین ببیت یا تەعین نەبیت پەروەردەی دایک و باوک نییە کە بڕیارت لەسەر ئاراستەی سیاسیت ئەدات پەروەردەی دایک و باوک نییە کە تۆ فێر ئەکات چۆن سایقی بکەیت چۆن مرۆڤێک بی شەڕکەربی شەڕنەکەربی چی بچی ئەجا دایک و باوکیش بەرهەمی ئەو سیستەمەن بەرهەمی تەلەڤیزیۆنن بەرهەمی دنیای سیاسی و دنیای کۆمەڵایەتی بۆ دایک و باوک لە مەریخەوە نەهاتوون ئەوان شتێکت فێر ناکەن کە زۆر جیابێت لەوەی دەرەوە تۆ ئەگەر دنیای دەرەوە دایک و باوک دیاری نەکردووە دنیای دەرەوە دایک و باوک دیاری نەکردووە شتی تر هەن دیاریەکەن بۆیە دایک و باوک گرنگە پەروەردەی دایک و باوک مهمە گرنگە پاڵپشتێکی سەرەکیە بەڵام بەڕاستی وەکو بڵێ پەستان خستنە سەر دایک و باوک مەرج نییە هەمیشە تەواو بێت گرنگ ئەوەیە کە ئێمە ئەی دایک و باوک چۆن پەروەردە بکرێن ئەوەش خۆی لە خۆیدا گرنگە مامۆستاکەتم دەڵێ من ئەم کۆرسە وام لێ دەکات زیاتر متمانم بە خۆم بێت زیاتر پێشکەوم هەرویش مامۆستا منیش ئەوم پێخۆشە و دەست خۆش بێ ینی پشگیریە بۆ منیش بۆی کە پێم خۆشە ینی کاریگەری هەبێت چکە من باوەڕم وایە من خۆم سوودم لێ بینیوە دڵم پێی خۆشە پێم وایە کۆمەڵی بەرچاوڕوونیم ئەداتێت دوام لێکا زیاتر بە دوای شتەکان داوەڕۆم بپرسم و پێم وایە ئەمە سوودی بۆ خەڵکی تر ئەبێت ینی بۆیش ینی ئەم کۆرسە و ئەم کتێبەش هەیە و کتێبەکەی تریش هەیە مامۆستا دەشنێ دەڵێ مامۆستا ئەتوانین بڵێن ڕخنەیەکی دی کە دەتوانێت پەروەردەی تایبەت لە کەتی حکومی نەبوونی پەیوەندی نێوان خوێندنگە و دایبا بکەن بەڵێ ئەوە هەر شتیت یانە باسمان کردووە پەیوەندی ئەوە نییە کە تۆ چەند ساڵ چەند مانگ جارەیە دایک و باوکەکە بێنی تو بڵێ ئەوە وامان کرد بۆ نمونە تا چەند لەسەر بنەمای داواکاری و باوەڕی دایک و باوکەکە مناڵەکان پەروەردە ئەەکەی ئەوە بۆ نمونە
ئەوە پەیوەندیە تا چەند دایک و باوک قسەی ئەخوات لە بڕیاردان لە منهەج لە دیارکردنی ڕێنماییەکان ئەوە پەیوەند دروستبوونی پەیوەندیە نەگەوەی تۆ ماوەیەک بێ بڵێ وەڵام مناڵەکەتمان وا فێری ئەوە کردوامان لێکردی تر هەرچی ئەڵێ بۆ خۆت قسەی خۆت کە احتیباری نەبێ ڕاستەکەی مامۆستا دەشنە زۆر سوپاس ئەوەی هەیە تااقەتمان هەبێ ئینشەڵڵا خوا ئیزن بدات هەفتەی داهاتوو باسی ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەیەکین وەک بەدیل ئەوەی ئێمە باسی کێشەکانمان کرد وەکو بڵێ ئاماژەمان بە هەندێک لە کێشەکان و واقعی پەروەردەی ڕسمی کوردستان کرد باسی ئەوەکە ئەی پەروەردەناسی ڕەخنەی چی ئەڵێت و چۆن ئەبێتە بەدیل